سڵاو ئەزیزانی من لە کەناڵی ئاچێ زانکۆ لە خزمەتانین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان و هەروەها درێژادێن بە ڤیدیۆکانمان سەبارەت بە بەشە پەیمانگە تەکنیکی ئەندازیاریەکان و باسی بەشی تەلارسازی یاخود تەکنیکی تەلارسازی بۆ ئێوە خۆشەویستەکەین. با بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆ لاین و پارالێل چەندن و هەروەها لە چەند شار و شارۆچکەی هەرێمی کوردستان هەن. بۆ ئەوەی سوود لە داتا و زانیاریەکانی ئەم ڤیدیۆ ببینن تا کۆتایی بینەرمان بن. ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە بەشەکانی تەلارسازی لە پەیمانگە تەکنیکی ئەندازیاریەکان. پەیمانگە تەکنیکی ئەندازیاریەکانیش هەروەکو کارژێڕیەکان و پزیشکیەکان سێ یەکەمەکانیان ئەچنەوە کۆلێژی بەرامبەر. ئەگەر نا بە سیستمی پۆلیتەکنیک کەمترین کۆنمرەکان لە 7 کەمتر نەبێت کە کارژێڕیەکان 60 بوون، پزیشکیەکان 65 بوون و ئەندازیاریەکان 7 نابێت کەمتر بێ بۆ ئەوی بچینە پێشبڕکێی وەرگرتن لە کۆلێژە تەکنیکی ئەندازیاریەکان بە هیوای ئەوەی هەمووان سەرکەوتوو بن و بتوانن ئاواتەکانیان بەدی بێنن. بۆمان دووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.